یەکێک لە فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە ئەفەرمێ المؤمن مرآة أخيه المؤمن مرآة المؤمن هەردووکیشیان ئەبوو داود ڕیوایەتی کردووە هەروەها ئیمامی بوخاری لە ئەدەب المفردە ڕیوایەتی کردووە و هەردووکیشیان ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ حەسەنە لە یەکێکیشیانە فەرمێ صەحیحە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرمەشقی مسلمانانە، پێشەوای پێغەمبەرانە، پێشەوای پیاوچاکانە، لەبەرەوە هەموو خەڵکی ئەوانەی ئیمانیان بە ئیسلام هێناوە محتاجی ئەوەن بەردەوام بڕوان نەسیرێ و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تاکو اقتیدای پێ بکەن. ئێمەش بە هەمان شێوە اینجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەسیحترینی عەرەبی ئەو سەردەمە بووە، لەبەرەوە عیبارەتەکانی ئەبینی فەرمودەکان کورتن بەڵام بەلاغین ڕەوانبێژانن، ورددا ڕێژراون، وشەی بۆ اختیار کراوە، مانای زۆرە بەخشن. لەوانە حەدیثەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام المؤمن مرآة المؤمن، مسلمان ئاوێنەی مسلمانە، المؤمن مرآة أخيه، مسلمان ئاوێنەی براکەیەتی. ئەم چواندنە بە ئاوێنە ئەگەر ئێمە صفەتەکانی ئاوێنەمان زانی وردە وردە هاتینەوە سەر صفەتی خۆمان، بزانین چەند جیاوازین، چەند دوورین. فەرقی ئێمە و ئاوێنەیەکی پاک، ئاوێنەیەکی چاک، ئاوێنەیەکی تەنانەت شکاویش فەرقمان چەند زۆرە. شۆنکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو لایەنێکەوەی لەم پەروەردەکاریەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاوا ئەفەرمێ کە مسلمان برای مسلمان و ئاوێنەی مسلمانە. ئەم ئاوێنەیەتیە پێویستە تەماشای بکەین بزانین کە چەندین خاڵی پەروەردەیی تایە، ئێمەش پێویستە بە وردەکارانە سەرنجی ئەم خاڵانە بدەین کە بە پشتیوانی خوای پەروەردگار لێرە هەندێکی باسەکەم. یەکەم ئاوێنە بە بێدەنگ، بێ هەست بریندارکردن، بێ هاتوو هاوار نوقسانیەکانە خاتە ڕوو تۆش وابە. تۆش بە شێوەیەکی بە ئەدەب و دوور لە هاتوو هاواری ئامۆژگاری خەڵک بکە. ئەم شێوە ڕەفتارە زیاتر ئامۆژگاریەکە ئەچەسپێنێ. ئەمە ئاوێنەیەکە. من کە تەماشای خۆمەکەم لەم ئاوێنەیە، ئەم ئاوێنەیە بێدەنگە، وەکو هەموو کەسێکە زانێت سەیری ئاوێنەیەکەکەی بە بێدەنگی عیب و عاری خۆت نیشانەدات، نایکا بە هاتوو هاوار کە دام نایەوە هەروەکو خۆی بێدەنگ. ئینسانی مسلمان کەوا بوو پێش هەموو شتێکە بێ ئەمە فێر ببێ کە بێ بە شێوەیەکی ئەدەبی پێغەمبەران سەلامی خوایان لێبێ، بە ئەدەبێکی زۆر جوان ئەم ئاوێنەیە عەکس کاتەوە و دوور بێ لە هاتوو هاواری هاتوو هاوارکردن یا فەزەحکردن یان بە شێوازێک لەو شێوانەی کە لەگەڵ ئاوێنەی یا ناگونجێ، بێدەنگ و ئوسلوبێکی جوان هادێ عەکسێکات. دووەم، ئاوێنە کە نوقسانی یەکێکی خستە ڕوو ئیتر عیب و عاری کابرا لای خۆی نایەڵێت. من ئاو کە سەیری خۆمەکەم ڕیپۆقی بگە چاومەوەیە یا شتێک بەلوتمەوەی بە ڕوومەتمەوە بە شوێنێکەوەیە مەسەلەن لێ یەکەمەوە تەواو، ئەمە ئاوێنەیە ئیتر کە دام نایەوە تۆش سەیریکەی عیب و عارەکەی پێوە نەماوە. لەبەرەوە دڵ و دەرونی داعی مسلمان، ئەو کەسێک کە ئامۆژگاری خەڵکەکە مسلمان بەگشتی، چونکە تۆ مسلمانیش نەسیحەت نەکەی، بەڵام هەر ئاوێنەی منی، منیش ئاوێنەی تۆ. لەبەرەوە ئەسڵ ئەوەیە کە بێ بەم شێوەیە عیب و عارەکەی بۆ نەکەی بە مەلەفێکی لاوازکردنی، لای خۆی هەڵی ناگرێ. ئاوێنە لای خۆی هەڵی ناگرێت تاکو نابینابیداتەوە بە چاویە یا مەلەفێکی گەورەتری بۆ دروستکە و بیکاتە هۆکاری لاوازی کابرا. چ لای خۆی بیداتەوە بە چاویە، چ لای دۆستان بەوەی بێ بە غەیبەت، چ لای ئەحبابانی تر یا ناحەزانی یا دوژمنانی. بە شوێن تۆش بە شوێن عیب و عاری مسلمانان مەکەوە. ڕقوقینت با نەتگەێنێتە هەڵدێری بغز و قین و غەیبەتی مسلمانان، دوایی ئەمە ئەبێتە بنێشتە خۆشەی سەرزارت، عیب و عاریان کاوێش مەکە. تۆش بەم شێوەیە لەمەوە فێر بە. ئەم ئاوێنەیە نوقسانی یەکێکە خاتە ڕوو تەواوی تر عیب و عاری کابرا ناگرێتە خۆ. ئەمە صیفەتێکی زۆر گەورەیە. صیفەتی سێمی ئاوێنە کەش و هەوای بەرفراوان و خێر و خۆشی یان ناڕەحەتی و بارودۆخی نالەبار لە وەزیفەی ئاوێنە ناکە، کار هیچ کار لە ئاوێنەی ناکە. ئەمە ئاوێنەیە زستان بێ، هاوین بێ، فەقیری بێ، دەوڵەمەندی بێ، هەرچی شتێک بێ، ئاوێنە لە بەجێهێنانی ئەرکی سەرشانێ هیچ ڕووداوێک سستی ناکە. کاچی داعیش ئەوەیە کە لەسەر بانگەوازەکەی خۆت بەردەوام بی، هەر بەوەنی شتێکت لێ قەوما فەرمان بە چاک و بەرهەڵستی لە خراپواز لێ نەیەنی،
تۆ بۆ شاهیدیدان ڕێنمایی کراوی هەروک چۆنەوە ئاوێنێ شاهیدیەدا ئەو ئاوێنەیە شاهیدیەدا ئەڵێ چاوی ئەوە ڕیپۆخێکی پێوێ ئەوە ئەمامەکەی خوار بەستووە ئەوە جامانەکەی جوان بەستووە ئەوە قژی باش داهێناوە ئەوە بەرسمێڵی باش کردو ئەوە مکیاجەکەی باش کردو ئەوە چاوی خراپ ڕشتووە هەر یەکێ لەم سیفەتانە کە ئەینوێنێ داعی مسلمانیش مەفروزە بەو شێوەیە بێ هەر بەوەی کە کەوتە بارودۆخێکی جیاوازۆ نابێ وایە ئەم ئاوێنەیە لە زستانی شار وایە لە هاوینی شار وایە لە کاتی فەقیری هەروایە لە کاتی دەوڵەمەندی هەروایە داعی مسلمانیش پێویستە سست نەبێ و لە هیچ ڕووداوێک کاریگەری لەسەری دروست نەبێ اینجا ڕووداوەکانی کە بەسەر خۆی دێن بە سەبەبی خۆی بە سەبەبی دەوروبەر یا بە سەبەبی بارودۆخی کۆمەڵگەکە هەمووی سیفەتی چوارەم ئاوێنە لە بەجێهێنانی ئەرکی خۆیان گوێ ناداتە بەرامبەرەکەی چییە و چێیە دەوڵەمەندە یا هەژارە گەورە یا بچووکە ژنە یا پیاوە دەسەڵاتدارە یا بێدەسەڵاتە هەر هەمووانی لایەکە لەبەر خاتر و خۆتر کەم تەرخەمی لە وەزیفەی خۆی ناکە لە ترسان یان لە برسان منجەمەنج لە وتنی حەق و سەرخستنی حەقا ناکە چ جایەوەی حەقێک پێشێلکە ئاوێنە شاهیدە شاهیدیش ئازا و نەبەز و دلێرە شاهید لە هەڕەشە و کەند و کۆسپی ئەموو ئەو ناترسێ و لەسەر حسابی حەقیش دۆستایەتی ناگرێ مسلمانی ئاوێنەیی لە لۆمەی لۆمەکەران ناترسێ تۆشوا بە ئەم ئاوێنەیە من تەماشایکەم و تۆ تەماشایکە ئەو خوشکەمان تەماشایکە ئەو پیاوە دەوڵەمەندە و ئەو وەزیرە و ئەو سەرۆکە و ئەو فەقیرە و حەماڵە و ئەو مناڵە و ئەو گەورەی هەر کەسێک تەماشای ئەم ئاوێنەیە بکە بە هەمان شێوەمە وەزیفەی خۆی ئەداکە کەوابوو ئینسانی مسلمان وەزیفەی خۆی ئەداکە بگاتە لای بەرپرسانی گەورە یا بچووک قسە لەگەڵ خەڵکێکی بەتەمەن بکە یان کەم تەمەن ژن یا پیاو دەوڵەمەند یا فەقیر ناوداریان بێناو هەر کەسێک بێ بەقەدەر محتاجیەکەی ئەو نەسیحەتیەکە تۆ پەیامەکەت پێویستە بیگەێنی کەوابوو گەیاندنی ئەم پەیامەش بە هەموو کەسێکە سەیدنا موسا بە فیرعەونیشی گەیاند بە قەومەکەی خۆشی گەیاند پێغەمبەران سەلامی خوایان لێبێن بانگەوازە خواییان بۆ هەموو کەسێکێناوە تۆش ڕەوشێنی ئەوانت گرتووەتە بەر ئاوێنەیی ڕەفتارکە جوامێر و ئازا و دلێر و نەبەز بە و مراعاتی هەموو نەوع خەڵکەکان بکەوە بزانە کە تۆ مەسئولیەتی گەیاندنی بەلاغەکە و دینەکەت کە ڕوونیەکەیتەوە بۆ خەڵکی بۆ هەموو کەسێک مەڵە بەس ئەمانە لێم تێگەن لە جامیعان نا ئەو قسانە جاری وایە بۆ کابرایەکی جامیعیەکی بۆ مەسئولێکی گەورەیەکەی ناچێ بەگوێ وەکو عەبەسەوە تەوەلاک ئەشێ کابرایەکی کوێری داماوێک هاتووە گوێی لە قسەکە دەبێ و تەنفیزیەک و ئەو شتێکی زۆر گەورەش بەلاغی ئەم دینە بە هەموو کەسێک دەگا بە هەموو کەسێکیش ئەگەیەنرێ تۆ قودرەت و توانات چەند توانی بیگەین و بێچێکی تر خاڵی پێنجەم ئاوێنە ئەزانێت کە ئاسمانەکان و زەوی لەسەر دادپەروەری دروست بوون وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ به قامەت السەماوات والأرض لەسەر ئەو عەدلە لەسەر ئەو دادپەروەرێتیە ئاسمانەکان و زەوێت ڕاگیر کراون عەدل خۆی چییە بریتیە لە پاراستنی سنووری بوونی ئەو شتە ئەو ڕووەکە مافی خۆی هەیە مافی خۆی چوارچێوەیەکی لەم چوارچێوەیە پێویستە تۆ تەعادای لێ نەکەی بەرامبەر کەسەکانیش مەخلوقەکانی تریش هەروەها